ئەشکەوتی هەزار مێردە لە باشووری ڕۆژاوای شاری سلێمانی دووەم گەورەترین ئەشکەوتە لە هەرێمی کوردستان و زانایان مێژووەکەی دەگێڕنەوە بۆ 50,000 ساڵ پێش ئێستا. دێرینی مێژووەکەی وای کردووە ناوی بچێتە میتۆدی زانکۆ و سەنتەرە ناوخۆی و جیهانیەکان بۆ لێکۆڵینەوە مێژوویەکان. کە مێژووی کۆنی مرۆڤ خوێندە لە جیهانە لە هەموو کتێبێکی منهەجیە لە زانکۆکانە یاخود لە کتێبێکی ترا دەرەوەیە کە باسی شوێنەواری مرۆڤی کۆنەکەوە تاخی بەدینی کۆنەکە ناوی هەزارمێرد و زەرزی ژێت ناوی شانەدەری ژێت هەوادە لە کوردستانان کە شەنازێکی گەورەن بۆ ئێمە. قسقاپان و جاسەنەش دوو نمونەی دیکەی شوێنەوارن لە هەرێمی کوردستان و مێژوویەکی دێرینیان لە هەناویاندا هەڵگرتووە، بەڵام هاوڵاتیانی ناوچەکە نیگەرانی لە پشتگوێخستنی ئەشکەوتەکە دەردەبڕن و دەڵێن حکوومەت خزمەتی شوێنەوارەکانی نەکردووە. گرنگی باشە بۆ ناوچەکەیمە بەس هیچ سوودێکی بۆ ئەم منتقەی ئێمە نییە. ئێمەش پێمان خۆشە خزمەتی بکەن حکوومەت ئاگای لێ بێ خەڵکێک دێ لەوەیە ئیتر لێ نووسێ شوێنێ شکێنێ ئەنواع شتی لێیەکەن و ئەڕۆن و بەجێ هێڵن و پیسەکەن و ئەو خەڵکەوە شتێکە ئاسارێکی میلەتی کووردە. پاراستنی شوێنەوارە مێژوویەکان بەلای شارەزایانەوە بەسەر دوو ئاسدا دابەش دەکرێت. ئاستی یەکەم لایەنی حکومی کە بەرپرسە لە پاراستن و برەودان بە شوێنەوارەکان، ئاستی دووەمیش هۆشیاری تاکە بەرامبەر سامانە مێژوویەکان. حچۆنە بێ ئەمە کەلەپورێکی جیهانیە و نیشتیمانیشە سامانێکی زۆر گرنگە کە ڕۆی نایەتەوە بەداخەوە ئەگە پردێ بڕوخێ پێم ناخۆشە بەس ئەتوان دروستی کەمەوە بەس کە ئەمە ڕۆیشت و کە فەوتا بە هیچ نایەتەوە ئەوە زەربەیەکە یان کۆستێکە کە لە هەموو مرۆڤایەتیەکە و لە کوردستانەکەیە. شوێنەوارەکان لە هەرێمی کوردستان نەکراونەتە سەرچاوی ڕاکێشانی گەشتیار بۆ هەرێمەکە و ئاشناکردنی مێژووی ناوچەکە بە جیهانی دەرەوە. بەرپرسانی شوێنەواری سلێمانیش هۆکارەکەی دەگێڕنەوە بۆ ئەوەی کە عێراق و هەرێمی کوردستان پشتیان بە داهاتی وزە بەستووە. وڵاتی عێراق وڵاتێکە کە پشتی بە سەرچاوی نەوت بەستۆ بۆ داهاتی خۆی بۆی کەمترین گرنگی بە بواری شوێنەوارداوە. نەمانتوانیوە لەوە دەرچین کە شوێنەوار بکەینە کەرتێکی گەشت و گوزاری یاخود دوای لێ بکەین کە چۆن توێژینەوەی تەواو بکەین کە چۆن ئەم شوێنانە ببوژێنێترێتەوە بۆی بمێنێ بە تەواوەتی. ساڵی ڕابردوو پەرلەمانی هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت بە پاراستنی شوێنەوارە مێژوویەکانی پەسەند کرد کە گرنگی بە دەستنیشانکردن و پاراستنی شوێنەوارە مێژوویەکان و ڕێگە خۆشکردن بۆ کنە و پشکنین لە شوێنەوارەکاندا دەکات. خۆشبەختانە ئەم ساڵ پەرلەمانی کوردستان یاسایەکی زۆر باشی پەسەند کردووە کە ئەمە ئەکرێت لە داهاتوە خرێتە بواری جێبەجێکردنەوە دەستکەوتێکی باش ئەبێ بۆ ئەو شوێنانە. ئەم یاسانویە ئەکرێت دەستکراوەمانەکە کە دەسەڵاتێکی فراوانمان هەبێت لەگەڵ ئەوەیە. تا ئێستا ئامارێکی ور لەبەر دەست نییە سەبارەت بە ژمارەی شوێنەوارەکان لە هەرێمی کوردستان، بەڵام بە گوێرەی ئامارە نافەرمیەکان هەرێمی کوردستان خاوەنی زیاتر لە 6,000 ناوچەی شوێنەواریە، بەڵام زۆربەی شوێنەوارەکان نەک نەپارێزراون بەڵکو زێدەڕەویی کراوەتە سەر دەیان ناوچەی شوێنەواری. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.